بینەر و بیسەرانی رادیۆ ڕوودا وسڵاتان لێبێت ڕانێتان لەگەڵا لە بەرنامەی دکتۆر ئۆنلاین لە بابەتی ئەم بەرنامەیەدا باسی ئاکاری پزیشکی دەکەین، باسی هەڵسوکەوت و ڕەوشی داوینکەری خزمەتگوزاری لەگەڵ چارەخواز یاخود نەخۆشەکان. بۆ ئەمە بەستەش میوانی بەرنامەی ئەمڕۆم دکتۆر باوازی کەریم ساڵح پزیشک و ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی لەگەڵمانە رادیۆ ڕوودا و زۆر بەخێوێ دکتۆر. زۆر سپاس. سەلامەت بی. دکتۆر بتوانین باز بکەین ئاکاری پزیشکی چییە و گرنگی چییە بۆ ئەوەی نەخۆش دەستنیشانی نەخۆشیەکانی بکەین یاخود هەر چارەخوازێک یاخود لە نێوان دابینکەری خزمەتگوزاریەکان چ پزیشکێک بێ تاقیگە بێ بەشەکانی تری بەشی تەندروستی بێ ئایا پەیوەندیەکە چۆن دەبێت یاخود بە شێوەیەکی گشتی بتوانین باسی ئاکاری پزیشکی بکەین. بەڵێ خۆتان نەزانن لە بواری پزیشکی کە ئەو کەسەی کە ئەوێت خزمەتگوزاریەک پێشکەش بکات ئەو خزمەتگوزاریە پێشکەش بە نەخۆشەکات نەخۆشیش مرۆڤە لەبەرەوە بوارێکی هەستیارە و پێویستی بەڕێکخستن هەیە و لەبەرەوەش کە زۆر جار ئەگەر ڕەچاوی کۆمەڵێک خاڵ نەکرێت لەوانەیە هەندێک لە مافخوران لە هەر لەلایەنێک لەلایەنەکانی کە بڵێن لەو پرۆسەیە بەشدارن لەوانەیە مافخوران ڕوو بدات لەوانەیە زۆرێک لە بێبەشبوون یان لایەنێک مەسەن لەوانەیە مافێکی خۆی هەیە بەڵام نازانێت کە ئەوەی خۆیەتی وە بەرامبەرەکەی لەوانەیە لی زەوت بکە ئەوانە بۆی هەیە ڕووبدەن و ڕوشیان داوە ئێستاش ڕۆدەن لەبەرەوە کە ئەڵین ئاکاری پزیشکیەوەی کە بە ئینگلیزیەکە پێوترێ مێدیکل ئێتیکس ئەوە کۆمەڵێک لە پابندبوون یان پابندکردنن بۆ ئەوەی کە ئەو پەیوەندیە ڕێک بخەن بۆ ئەوەیە کە یعنی وابێ لەو پەیوەندیە ڕەچاوی ئەو شتانە بکرێت کە پێویستە بۆ نمونە کە نەخۆش کە ڕوو لە نەخۆشخانەیەکە ڕوو لە بەڵگەیش تەندروستیەکە ڕوو لە نۆڕنگەیەکە کات بەڕاستی کۆمەڵێک مافی هەیە ینی کۆمەڵێک شت هەیە پێویستە یعنی وەک چۆنەڵی ئەو نەخۆشە میحوەری بابەتەکەی. باشە دکتۆر پرسیارێک ئەو مافانە نووسراون یاخود بە شێوەیەکی یاسایی هەن کە بوون لەوانەیە پزیشکێک چۆن بزانێت کە ئەو شتانە هەیە یاخود نەخۆشەکە چۆن بزانێت کە چۆن دەتوانێت ببینێت یاخود بخوێنیتەوە کە ئەو مافەکانی خۆیەتی یاخود ئەوە مافەی بەرامبەری پزیشکی یاخود لە هەر لایەکەوە بێت. جوانە خۆی طبعاً ئەو بابەتە دوو بەشی هەیە بەشێکیان شتی یاساییە. باشە یاسایی بۆ مانایی ئەگەر بڵێن لایەنێک کە هەستی کرد مافی زەوت کرا ئەتوانێت سکاڵا تۆمار بکە. باشە بۆ نمونە مەسەلەن نەخۆشێکە چێتە لای دکتۆر ئەگەر ئەو دکتۆرە سوکایەتی پێ بکات یان ئەگەر ئەو دکتۆرە ینی شتێکی وا بکە کە زەرێکی لێ بداوە بە ئاشکرا دیار بێکە ینی بەڵگەی هەبێت بڵێ شتێک بە بەڵگەی هەبێەوە بۆ شتێک بێ پاساوی بۆ نەهێنرێتەوە کە دەستدرێژیە یان شتێکە مەسەن هەڵەیەکە ئەنجام درراوە لەو حاڵەتانە ئەو نەخۆشە بۆی هەیە کە سکاڵا تۆمار بکە بەڵام بەشێکی ترمان هەیە ینی کەواتێ هەردوو بەشەکەمان هەیە بەشێکی ترمان هەیە ئەوەیە کە تەنها پابندبوونێکی ئەخلاقیە یعنی شتێک نییە لە ڕووی یاساییەوە بڵێن لایەک شتێکی بێتە سەر کەواتە مەرج نییە تەنها یاساییەکە بێت بەشێکی هەڵسوکەوت ڕۆشتیشمان هەیە ئەوەی کە باسی لێوە دەکەین بزەبت بەشە هەڵسوکەوتەکە بۆ نمونە نەخۆشێک دێتە لای من ئەتوانم پێی بڵێم دانیشە ئەشتوانم بڵێم فەرمو دانیشە ئەشکرێ لەبەری هەستمەوە ئەوانە هەمووی وەکو چۆنەڵی مەتروکە بۆ ئەو کەسێک کە خزمەتگوزاریەکە پێشکەشەکات بەڵام یعنی شتێک نییە پابندت کاکابێ ئیلا ئەوەیان بکەی یان نەگەرێکیشانن نەکرد بەو مانای بێ کە مافی بەرامبەرەکەت خواردووە لە هەمان کاتیشە هەیە لە مێدیکل ئێتیکس یعنی ئەو بابەتانە هەیە نازانم ئەگەر پەیامەکە گەیشت بێ ینی بەشێکیان یاساین و بابەتی ئەوەن کە ئەسڵەن ببێتە بابەتی سکاڵا تۆمارکردن و مافۆرگرتنەوە و ڕێگای دادگا ئەو شتانە یان لیژنەی یاسایی و بابەتانە بەڵام بەشێکی کەیان تەنها التیزامێکی ئەخلاقی ئەوانە هەمووی لە چوارچێوەی کاری پزیشکی زیانە بێتەوە. دکتۆر دەتوانین زیاتر ڕوون بکەینەوە ئێستا کە نمونانەی باز دەکەین دەتوانین بڵێن کە مەسەلەن ئەگەر دکتۆر پابند نەبوو یاخۆ دابینکەری خزمەتگوزاریدا پابند نەبوو بەو هەڵسوکەوتانەی لەگەڵ نەخۆشەکە کاریگەر لەسەر چارەسەریەکەی دەکات بۆ نمونە چارەخوازێت یاخود نەخۆشێک دەچێتە لای پزیشک بۆ ئەوی چارەسەر وەربگرێت بەڵام لێک تێنەگەیشتنێک ڕوو دەدات مابینی ئەو چارەخوازە و دکتۆرەکە یاخود پزیشکەکە ئەوە کاریگەری دەبێت لەسەر چارەی نەخۆشەکە چارە سەروەرگرتنەکەی بێگومان کاریگەریەکی ڕاستە و خۆی بێ و زۆریش لەسەری دەرەکەوێت و لەوانەیە لەو کاتەی هەستی پێ بکرێیان نامەرج نییە بەڵام بەڕاستی کاریگەری زۆر خراپی لەسەر دروست دەکات لەبەرەوەی ئێمە بیرمان نەچێت ینی کاتێککە نەخۆش دێتە لای پزیشک
شتێکی مادی نییە، یعنی نەخۆش کە ئینسانە لایانی ڕوحی هەیە، لایانی دەرونی هەیە، لێکدانەوەی هەیە، بیرروبۆچوونی خۆی هەیە، کەسایەتی خۆی هەیە، هەندێک شت هەیە لەوانەی پێی ئازە بێ، هەندێک شت هەیە لەوانی ڕەتی بکاتەوە، ینی کۆمەڵێک شت هەیە بەڕاستی ئەبێ ڕەچاو بکرێ، ناکرێ ئێمە وەکو نەخۆشی، ینی تەنانەت ئێمە جەنابیشت دکتۆرەی ئەزانی لەناو بواری پزیشکی ئێمە زۆر جارەڵێن ئەو کەیسە، ینی سەرنجی ئەو شتە داواڵێن ئەو کەیسە، لە ڕاستیدا ئەو کەیس نییە، ئەوە مرۆڤێکە، بەڵام کەیسێکی هەیە یان کۆمەڵە کەیسی تیا کۆبۆتەوە یان چەند نەخۆشیەکی هەیە، چەند نیشانەیەکی هەیە، بۆیە ئەو بیرۆکەی زۆر گرنگە لە لامان بچەسپێ، ئێمە تێبگەین هەمومان ئەوە بەبیر خۆمان بێنینەوە کە ئەو کەسەی تەعاملی لەگەڵەکەین ئینسانێکە بە هەموو لایەنەکانیەوە کاڵی ئینسان، نەک ئەوەی کە وەکو مادەیەک یان وەکو چۆنەڵی دەرمانێک بزانین کاریگەری چی بوو چی نەبوو، تەنها ئەوەندە نییە بەڕاستی. لەبەرەوە لایەنی پەیوەندی کۆمیونیکیشن زۆر زۆر گرنگە لە نێوان نەخۆش و پزیشک یان لە نێوان هاوپیشەکان خۆیان، ئەو بەڕاستی زۆر زۆر کاریگەری هەیە. ئەگەر سەرنج بدەی زۆر جار لە بەتایبەتی لە کەرتی گشتی کە ئابینی نەخۆش ڕووە کاتەوێ لەوانەیە ئەگەر لە ڕووی مادیەوە حسابی بکەیت چەند دەفتەری لەسەر فکرابێ، بەڵام لەگەڵەوەشا ناڕازیە، لەگەڵەوەشا بێزارە، لەگەڵەوەشا بینی زۆر گرفت ڕووەدا لە نێوان نەخۆش یان ئەو کەسێک کە لەگەڵیەتی لەگەڵ ئەو کەسانی کە ستافی نەخۆشخانن. باشە دکتۆر ئەوە بۆ لەبەر ئەوەیە کە لە لایانی دەرونیەوە ئەو نەخۆشە یان کە سوکاری ئەو نەخۆشە دڵیان ئاوی نەخواردوتەوە، هەست بە تەقدیری خۆیان ناکەن، هەست ناکەن کە یعنی بەڕاستی لە ناخی خۆیانە ڕازی نین لەو خزمەتگوزاری کە پێشکەشیان کراوە. دکتۆر ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە شوێنەکە بڕێک بتوانین بڵێن پارە یاخود بەشێکی مادی لە نەخۆشەکە وەرناگرێت یاخود بەڕاستی وەیە کە بەو شێوەی پێویست خزمەتگوزاری پێشکەش ناکرێت. زۆر جار پەیوەندی بە مادەوە نییە، یعنی لەوانەیە لە ڕووی مادیەوە وەری بگری ئەو نەخۆشە زۆر شتی پێشکەش کراوە، لەوانەیە شەرگەری بۆ کراوە یان ئێستا بۆ نمونە ئەوانەی کە چارەسەرێکی ماوی وەرەگرن تێچووەکە یەکجار زۆرە، هەندێک لە دەرمانەکان هەیە تێچویان یەکجار زۆرە، بەڵام لەگەڵ ئەوەشا نەخۆشەکە ڕازی نییە، کە سوکارەکەی ڕازی نین، یعنی ئەوە لەبەرەوەیە کە کۆمیونیکیشنەکە خراپە، لەبەرەوەی بۆیان ڕوون نەکراوەتەوە، لەبەرەوەیە کە یعنی بەڕاستی هەستی بەوە نەکردووە کە لە دەستێکی ئەمینە، قەناعەتی وانەیە کە لە دەستێکی ئەمینە، وا هەز دەکا مافی خوراوە، وا هەز دەکا فێلی لێکرێ، وا هەز دەکا کە ئیستیغلال کراوە، یعنی ئەوە بەڕاستی هەمووی لایەنە معنەویەکە هیچی مادەکە نییە. بەڵێ دکتۆر هەر لەسەر قسەی جەنابەت نەخۆشێکمان هەبوو پرسیاری بۆ ئێمە نووسیبووی هەمان پزیشکە لە نەخۆشخانەیەکی حکومی دەمبینێت و لە نەخۆشخانەیەکی پرایڤەت یاخود ئەهلی هەڵسوکەوتی فەرقی هەیە لەگەڵ من، جیاوازی هەیە لەگەڵ من، ئەمەش هەر دەگەڕێتەوە بۆ بەشی دەتوانین بڵێن ئاکاری پزیشکیە کە هەڵسوکەوتی پزیشک بگۆڕێت بۆ ئەوەی کە لایەنێکی مادی یاخود کاریگەر زیاتری تێدا بیتن هەڵسوکەوتەکەی خۆی بگۆڕێنێت. خۆی ئەگەر ڕاستی دەوێ مەفروزە ئاکاری پزیشکی لە هەموو شوێنێک پێڕۆ بکرێت، پەیوەندی بەوە نەبێ کە بۆ نمونە لە نەخۆشخانەی گشتی نەخۆشە بینەمیان لە تایبەت دەیبێنەمیان لە نۆرنگە، مەفروزە ئەوە لە هەموو شوێنێک مافی نەخۆشە و بدرێت، بەڵام کە ناکرێ ئەوە دیسانەوە کۆمەڵێک فاکتەری تر کاریگەریان هەیە، ینی خزمەتگوزاری تەندروستی کە ئەبینین ساڵ بە ساڵ مەسەلەن زیاتر ئەچێتە کەرتی تایبەت و وای لێ دێکە خزمەتگوزاری بێ بەرامبەر کەمە بێتەوە، بەڕاستی ئەوە ڕنگدانەوەی ئەو شتانەیە، ینی ئەو کەسە سەیری مادەکەکە، ینی پیشەی پزیشکی و ئەو لایەنە ئینسانی و هەموو شتە جوانەکە تایەتی ئەگەر بچووک بکرێتەوە لە مادە ئەو بەڕاستی ڕنگدانەوەی خراپیە بێ لەسەر ئەو نەخۆشەوە لەسەر ئەو دەوروبەری. بەڵێ دکتۆر شتێکی تر بابەتێکی تر بێگومان لای ینی هەموو کەسێک کە یاخود چارەخوازە نەخۆشە لەوانەیە ئاستی ڕۆشنبیری جیاوازی هەبێت بە هەمان شێوە پزیشکیش لەوانەیە چارەخوازێک یاخود نەخۆشێک دەچێتە لای دکتۆر بەو شێوەیە تێنەگەیەنرێت کە ئەو نەخۆشیەی هەیە یاخود بۆ نمونە با بڵێن بابەتی شێرپەنجە یاخود نەخۆشیەکی سایکۆیی بیتن، نەخۆشیەکی دەرونی بیتن، لەوانەیە تێنەگەیەنرێت بە نەخۆشەکە خودی خۆی بە بنەماڵەکە یاخود کە سوکارەکەی بڵێت، ئەوەش ئاکاری پزیشکیە یاخود پێویست دەکات نەخۆشەکە خۆی تێبگەیەنرێت، لەو حاڵەتەدا پزیشک چۆن ڕەفتار دەکات؟ ینی ئەوە بە ژێرەی یاسای وڵاتەکان نەگۆڕێ، باشە لە یاسای هەندێک وڵات ئاساییە و بگرە پێویستە بە نەخۆشەکە بوترێ، لەوانەیە لە هەندێک وڵاتی تر ئەو جیاوازی هەیە، ڕۆژهەڵات بۆ ڕۆژئاوا جیاوازی هەیە، ینی ئەگەر لە هەندێک وڵاتی ڕۆژئاوایی بێ ئەڵێن ئەو نەخۆشە ئەگەر فعلەن حاڵەتێکی وای هەیە کە وا پێشبینیەکرێ مەسەلەن بەهۆی ئەو نەخۆشیەوە کۆچی دوایی بکە، ئەڵێن ڕەنگە هەندێک کاری هەبێت تەواوی بکە، ڕەنگە هەندێک وەسیەتی هەبێ، هەندێک ئیشی یاسایی هەبێ، لەبەرەوە پێویستە پێی بوترێ، بەڵام هەرچی لای خۆمانە ڕەچاوی بارە دەرونیەکە زیاترەکرێ، ڕەچاوی باری کۆمەڵایەتیەکرێ،
و لەبەرەوەی کە لای خۆمان بەڕاستی هەندێک نەخۆشی وەکو شێرپەنجە وەکو هەندێک حاڵەت مەسەن خەڵک هێشتا لێ ترسێکە لە ڕاستی شاخۆی لەوانی ئەوەندە ترس و شتێی ناوێت ترسەکە یعنی بەڕاستی مبالغەی تیاکراوە چونکە سوپاس بۆ خوا چارەسەر و ئەو شێوازەی کە مامەڵی لەگەڵ نەخۆشیەکە ئەکرێ ئێستا زۆر پێشکەوتووە لەبەرەوە ینی ئەوە بە شوێن نەگۆڕێت بە کەلتورە گۆڕێت بە وڵات دەگۆڕێت ئەوانەشکاتەوە گۆڕانکاری تێدا دکتۆر بەشێکی ترمان هەیە لەوانەیە نەخۆشیێک سەردانی پزیشکی بکات نەخۆشیەکی دیاری کراوی هەبێت پزیشکەکە کۆمەڵە چارەی بۆ بنووسێت یاخود دەرمانشتی بۆ بنووسێت هەفتە یەکەم یاخود دوسێ ڕۆژ یەکەم وەردەگرێت هێشتا دەرمانەکە کاری لەسەر نەکردیە حەز دەکات کە سوودی لێ نەبینیوە سەردانی پزیشکی تر دەکات پزیشکەکە پێی دەڵێت دەرمانەکان فڕێدا سەر دەرمانی تردا دەنێت ئەوە پەیوەندی نێوان دکتۆرەکانە پەیوەندی نێوان پزیشکەکانە یاخود پزیشک و چارە خوازەکەیە چۆن ئەوە هەڵی دەسەنگێنین یعنی ئەوە ئێستا هەموو خاڵانیتیە بەڵێ جاری یەکەم شت ئەوە نەبوونی هۆشیاری تەندروستیە لە لای خەڵکی خۆمان بەداخەوە کە خەڵک ینی لەوانەیە لە زۆر شت وەک چۆنەڵی قسە بکەن زۆر بەمان وین بەڕاستی بە نەگلۆمەی خەڵک بینەوە خۆشمان ڕەنگەوا بین لەوانی لە زۆر شت قسە بکەین کە زۆریش پەیوەندی بە ئێمەوە نییە ئەڵی کە شتی ئەوەندە معنی نین بە ژیانی ئێمە بەڵام هەندێک شتی زۆر سادە هەیە زۆر پێویستە لە تەندروستی خۆمان لە جەستەی خۆمان ڕەنگە نەیزانین و ینی ئەترافیشی پێ نەکەین کە نایزانین و خۆمانی لەلا بدەین نەخۆش پێویستە بزانێ بۆ نمونە کە دەرمانێکی بۆ نمونە هیچ شاهوکردن بەکارەهێنێ ناکرێت بە یەکدن کە حەب یەکدن کە کەپسول بڵێ وەڵام من چاک بووم یان چاک نەبووم بڕیاری ئەوە نادرێ ئەوە نەبوونی هۆشیاری لەلایەک ترەوە ئەمانەت نەپاراستنە کە پێویستە مەسەرەن کەسێک دێتە لای من دەرمانەکەی بەکار نەهێناوە نابێ من ئەو خاڵە بەکار بێنم بڵێم دیارە دەرمانێکی خراپیان بۆ نووسی بە کەڵک نایە شتیکەت بۆ دانێم بۆ بەرژەوەندی خۆم هەرێ بزانە شتەکان چۆن کاریگەریان لەسەر ئەو نەخۆشە دەرەکەوێکە لە کۆتاییە ئەو زەرەکە هەر نەخۆشەکە زەرەکات یعنی پێویستە بۆی ڕوونکرێتەوە بڵێ ڕاستە من حتا ئەگەر وادانێ من کەسێک بێت هیچ کەیفیشم پێنێت وەکو شەخص یعنی هیچیش وەکسۆن لی حەز بە چارەی نەکەم وەکۆی خۆمانەڵێ بەڵام پێویستە پێی بڵێم ئەوە خەتای فلانە دکتۆر نییە ئەوە تۆ خۆت دەرمانەکەت بە تەواوی بەکار نەهێناوە پێویستە سەبر بگری پێویستە کۆرسەکەی تەواو بکە ئەو کاتە بڕیاری لێدەی کە چاک بووی یان چاک نەبووی تا چەند کاریگەری هەبووە یعنی ئەوە پێویستی بەڕوونکردنەوە ئەو کەواتە لێرە ئێستا کۆمەڵە گرفت دەتوانین لەو کەیسێکە باست کرد دەستنیشان نەبوونی هۆشیاری مەسەنەوەیەک لە خاڵەکانە کە زۆر دەوری هەیە کۆمیونیکیشن پەیوەندی خراپ لە نێوان نەخۆش و پزیشک ئەو پزیشکە یەکەم کە چۆتە لای باش بۆی ڕوون نەکردوتەوە یان باش لە یەک تێ نەگەیشتووە اینجا پەیوەندی خراپ لە نێوان پزیشکێک لەگەڵ پزیشکێکی تر اینجا ڕەچاو نەکردنی ئەوە ئاکاری پزیشکی کە باسیەکەی کە پێویستە شتەکە وەکو خۆی بۆی ڕوونکرێتەوە و کە ئیستیغلال نەکرێ ینی ئەوانی هەمووتیایە و خاڵە بەڕاستی باشە دکتۆرەوە باسمان کرد هەردوو لایەنەکە بوو نێوان پزیشک و بەشەکانی تری داوینکەری خزمەتگوزاری تەندروستی بۆ نمونە لەوانەیە یاریدەدەری پزیشکە کە دەبینین شوێنی تایبەتی خۆی هەیە چارە بۆ نەخۆشەکان دەنووسێت یاخود دەرمانی بۆ دەنووسێت ئایا ئەمە هەر ئاکاری پزیشکیە یاخود دەگرێتەوە بەشەکەی ئەوانش بە هەمان شێوە پێویست دەکات کۆمەڵە ڕێنمایەک و خاڵی تایبەت پێی بابند بن یاخود ئاساییەکەشەی نییە خۆی جۆب دیسکریپشن زۆر گرینگە جۆب دیسکریپشن لەگەڵ سپیسیفیکیشن واتە هەر وەزیفەیەک هەر ئیشێک پێویستە ئەو کەسە چ ئەرکێکی لەسرە پێویستە چی بکە و هەروەها چ لێ هاتوویەک و چ توانایەک و چ زانیاریی پێویستە ئەو کەسەکە ئەو ئیشە ئەنجام بدات ئەوە بەڕاستی زۆر گرینگە ینی پێویستە هەر فەرمانبەرێک ئەرک و مافی خۆی بزانێ هەر کەسێکە ئیشێکەکات نەکەر فەرمانبەری حکومی ئەو کەسانی کە لە کەرتی تایبەتی شکارەکەن پێویستە ئەو دووشتە بەیەکەوە بەخاڵ بزانێ بڵێ من ئەو ئەرکانم لەسرە و ئەو مافانەشم هەیە ئەوە بەڕاستی لە لای ئێمە تێکەڵە یعنی باشە دکتۆرە دەگەرێتەوە بۆ ئەوەی کە لە کاتی با بڵێن کۆلێج یاخود ئەو بوارێک کە کاتی پسپۆر وەردەگرن ئەو شتانە ناخوێنن یاخود نەهوشیاریە یاخود هۆکارەکەی چییە بۆ ئەوەی کە هەریکە و نازانێت بزەبت ئەو ئیشانێک کە لەسەرێتی بکات بەڵێ خۆی لە منهەجەکانی خوێندن ئەو بابەتانەی تقریبان تیان نییە هەندێک شتی زۆر کەم هەیە ئێستا بەم ساڵانەی دوایە لە کۆلێژی پزیشکی مثلا ئاگادارم زیاد کراوە بۆ مادەکان هەندێک بابەت وەرەگرن کە ئەچێتەوە سەر کارژێڕی و گەشە پێدانی مرۆیی و ئەو بابەتانە بەڵام ئەگەر ڕاستی دەوێت ئەوانە زۆر گرنگن کە هەبن ینی کەسێک کە لە کۆلێژێک دەرەچێت بڕوانامە وەرەگرێ پێویستە ئەو شتانە بزانێ خۆی بەشی پزیشکی لەوان لە بەشەکانی تریش بە هەمان شێوە بێت بێگومان هەریەکە و
بێگومان ئێوانش لە شوێنانی تر خزمەت دەکەن بەڵامەوە لێرە ئێمە باسەکە باسی پزیشکی ئەگەر ناخۆ لە شوێنانی تریش خەڵکی تر بە هەمان شێوە خزمەت دەکا و پێویستە ئەو شتانە بزانرێ اینجا ئەومان نییە ئێمە ئەوە تێکەڵە بۆیە ئەوەی کە باسیەکەی لەوانە یاریدەدەری چی پزیشکی نەزانێ ئەرک و مافی چییە یان وەکو چۆنەڵی بە شێوەیەکی کراوە کۆمەڵێک شت مەسەلەن بەکارەهێنێ کۆمەڵێک شت ینی وەکو چۆنەڵی کۆمەڵێک چارە پێشکەش بە نەخۆشەکات اینجا هەندێکی باشە هەندێکی خراپە ئەگەر بەڕاستی ئەگەر یاریدەدەری پزیشکی ئیشی خۆی بکات بارسوچێکی زۆر باشە هەم بۆ پزیشکان هەم بۆ سیستەمی تەندروستی بە شێوەیەکی گشتی بەڵام ئەوەی کە هەیە تێکەڵ بووە ینی ئێستا ئەگەر بیهێنە بەرچاوت ئەگەر یاریدەدەری پزیشکی ئیشی خۆی بکات پزیشک ئیشی خۆی بکات دەرمانساز ئیشی خۆی بکات پزیشکی ددان ئیشی خۆی هەر کەسە بەپێی ئەو ئەرکەی کە لە سەرەتی و بەپێی ئەو مافانی کە هەیەی ئەوە پەیڕۆ بکە ئەو کاتە بەڕاستی گرفتەکان زۆر کەمتر دەبێت باشە دکتۆرەوەش ناگەڕێتەوە بۆ ئەوەی خەڵکەکەش زیاتر ڕویان تێدەکەن یان لەوانەیە دیفێکتێک یاخود کەمتر خەمیەک لای خەڵکەکەەوەش هەیە کە ڕووی تێدەکاتە یاریدەری پزیشکی بۆ ئەوەی چارەسەری بۆ بنووسێت ئەمەش ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە هوشیاری تەندروستی بۆ خەڵکەکە کەمە بۆ ئەوی ئەم خاڵانە چاو دەکات بێگومانێتەوە ئەو کەسێک کە ڕووەکاتە ئەو شوێنە ئەو بە پلەی یەکەم ئەو خۆی خاوەنی بڕیارەکە کە ڕووبکاتە کوێ و چی بەکار بێنێت دەرمانێک بکڕێوە نیە تەبعەوە کاریگەری زۆرە باشە دکتۆر شتێکی تریش هەیە کە لەوانەیە پێشتر باوتر بۆ یاخود ئێستا بەڵام هەر هەیە بۆ نمونە کاتێک پزیشکێک ڕاستێتە دەنووسێت بۆ نەخۆش ناوی دەرمان دەنووسێت ڕاستەخۆ ناوی کۆمپانیا بنووسێت لە جیاتیەوەی ناوی علمی یاخود ناوی زانستی دەرمانەکە بنووسێت ئەمە لە ئاکاری پزیشکی دەردەچێت ئەگەر ئەو پزیشکە قەناعەتی بەو دەرمانە هەبێت کە ئەزانی ئەو دەرمانە باشتر لە هی کۆمپانیایشتر ئیشەکات بڵێن ئەگەر هەتا ناوی بازرگانیش بنووسێ ئەوە نابێتە شکاندنی ئاکاری پزیشکی ئەوە شتێکی ئاساییە بەڵام ئەگەر ئیستیغلالی نەخۆشەکە بکرێت با بڵێن من وەکو دکتۆرێک لە شوێنێک بڵێن کارەکەم کە دەرمانێکم نووسی ئەزانم ئەو نەخۆشە پێویستی بەو دەرمانە نییە یان ئەو دەرمانە زیانی پێگەێنێ و من لەبەر بەرژەوەندی خۆم ئەوم کرد ئەو کاتە ئەوە شکاندن و تێکدانی ئاکاری پزیشکیە کەواتە دەبێت بە شێوەیەک بێت کە بە هیچ شێوەیەک نەخۆشەکە نەبێت بە بڵێن استیغلال بکرێت یان نەبێت بە قوربانی باشە دکتۆر بەشێکی تر لە نەخۆش یاخود چارەخواز گلەی ئەوە دەکەن کە پزیشک لەوانەیە کاتێکی دیاریکراوی پێنابەخشێت بۆ ئەوەی بتوانێت قسەکانی خۆی دەرببڕێت یاخود لەوانەیە نەخۆشەکانمان زۆر قسەی بکەنەوەش کە شتێکی ئاساییە کابرا ینی لەوانە هەست سۆزەکانی خۆی دەرببڕێت یاخود کۆمەڵە کێشەیەکی هەیە دەتوانێت بە قسە زیاتر دەببڕێت لەوانێت دوورژی بێت لە نەخۆشیەکەی خۆی ئایا پزیشک دەبێت ئامادە بێت جێ بگرێت لەوانە یاخود پێویست ناکات زۆر پێویست دەکات زۆر ضروریە کە پزیشک گوێ لە نەخۆش بگرێت کەواتە کاتی پێویستی بۆ نەخۆشەکە دابنرێت بێزگەلەوەی کە نەخۆشی خۆ بۆ منە مەسەلەن پسپۆریەکی بۆ منە نەخۆشیێکمان هەیە کێشەی دڵی هەیە بەڵام نەخۆشەکە چوتە لای باسی هەندە کۆمەڵە کێشەی خۆی کردیە ئەو کاتە پزیشکەکە دەبی جێ لێ ڕابگرێت یاخود پێویست ناکات پێویستە گوێی لێ بگرێ لەوانەیە لە میانی قسەکانی هەندێک شتی بۆ دەرکەوێت ئەوە هۆکاری نەخۆشیەکە بێ یان ئەوە کاریگەری هەبێ لەسەر چۆن چارەسەر بکرێ باشە نانە زۆر پێویستە باشە ئێمە ئەگەر شتێک لە خۆمان بپرسین یان ئێمە مەسەلەن بۆ لە نەخۆشخانەیان لە نۆڕینگە بۆچی لەوێ دانیشتوین بۆچیە ینی بۆ ئەوە نیە خزمەتی نەخۆش بکرێ ئەی ئێمە لە نەخۆش بێزار بین و بواری نەدەین و نەهێڵین قسە بکە ئەی کەواتە ئەی ئەسڵەن بۆ لەوێ دانیشتوین ئەوترێن نەخۆش خانە بۆ ناوتر دکتۆر خانە ئەیوانە دکتۆر قسەیەک هەیە لە ناو دکتۆرەکان دەڵێ کاتم نییە ئەو قسەی زۆ باوە کە لەوانەیە لەبەر نەخۆشەکان نەخۆشی زۆر بێت بەڵام کاتێکی وا دابین نەکات بۆ نەخۆشەکانی خۆی کاتی هەمومان هەروەکویە کار 24 کاتژمێرە و پرۆژەکانی هەفتار حوتەوە بەڵام تایم مەنەجمنت ڕێکخستن و جوان بەکارهێنانی کات ئەوە گرینگە ینی پێویستە مەسەن کەسێکە لە شوێنێک دانیشێت و لەوێ پێشوازی لە نەخۆشەکە پێویستە کاتەکەی باە ئەوەندە ڕێک بخاکە بتوانێت کات بە نەخۆشەکە بدات ناکرێ ینی ئەی باشە یعنی ئەگەر لە ماوەی ئەو چەند سعاتەیە نەتوانی چەند نەخۆشێک ببینی ئەی
ڕۆڵی ئێمە چییە مەسەن لە خزمەتی کۆمەلگا نابێت. دکتۆر باسی ئەوەش بکەین پەیوەندی نێوان دابینکەرە خزمەت گوزاریەکان بە شێوەیەکی گشتی بۆ نمونە لەوانەیە نەخۆشێک بڕواتە لای تاقیگا کۆمەڵە پشکنینێک بکات بێ ئەوەی بچێتە لای دکتۆر دوای بڕواتە لای دکتۆر پێ بڵێ کۆمەڵە پشکنینێکی ترم بۆ بکە دیسان دەگەڕێتەوە بۆ تاقیگە دیسان پشکنینەکانی بۆ دەبات ئەمە چۆن دەتوانێت پزیشک لەگەڵ تاقیگە یاخود بەشەکانی تریش بێت چۆن تەنسیق دەکەن یاخود چۆن پێک دێن کە بتوانن کەمترین هاتوچۆ یاخود کەمترین مەصرف بە نەخۆشەکە بکەن ئەمەش لە ئاکاری پزیشکی دەدات بۆ نمونە کۆمەڵە پشکنینێکی زیادەی بۆ بنووسێت یاخود لە بەرژەوەندی خۆی بێت یاخود بەرژەوەندی تاقیگە بێت بۆ خۆی بەکاربێنێت بێگومان هەر شتێکە زیان گەیاندن بێ ئەوە کەواتە دژی ئاکاری پزیشکیە لەبەرەوەی ئەو شتانی کە مافی نەخۆشە هەم وەکو مافە و هەم لە هەمان کاتیشا پێکێنەرەکانی بڵین ئاکاری پزیشکیە ینی کۆمەڵێک خاڵ هەیە ئەوە هەر وەکسۆن لە ئیجتیهادی کەسی نییە ئەوە شتێکە کە لە سەرچاوەکان دەستنیشان کراوە ئەوانە پێکێنەرن یەکێک لەوانە ئەوەیە کە نابێ زیانی پێ بگەێنرێ زیانگەیاندن هەر لە سوێندی پزیشکیش لە هیچ دەرمانێک مەبەستی زیانگەیاندن نانووسمەوە نیە بۆ نەخۆشەکە تەبعاً ئەوە هەر لە کەسێک دەرەچێت لە کۆلێژی پزیشکی ئەبێ لە سوێندەکە ئەوەی تایە مەسەن مافەکانی تر یەکێک لەوانە ئەوەیە کە ئەو نەخۆشە مافی سربەخۆی و بڕیاردانی هەیە بۆ نموناڵێ من ئەو دەرمانە بەکار ناهێنم یان ئەڵێ مەسەن کۆرسێکی دەرزیت بۆ دان ئەڵێ نەخێر من دەرزی لێ نادەم یعنی ئەوە نابێ بەڕاستی من ئەوەی کە ئەیبینین هەندێک شتە ئێمە لەوانەیە وەکو نوکتە وەکو پێکەنین ئەوەی بکە بەس بەڕاستی کارە ساتە ینی بۆ نمونە نەخۆشێک لەوانەیە بڵێ دەرزیت بۆ دانێم لەوانەیە بترسێ خۆتە زانی ئێمە خاستن کۆمەلگای ئێمە هەندێک شت هەیە بۆتە گرەی دەرونی بۆتە ترس چارەسەر نەبووە ماوەتەوە لەگەڵ یا لەگەڵ تەمەنیا ڕۆژتووە زیاتر بوویتەوە فۆبیا نەشیت بۆتە فۆبیا نەیتوانیوە ڕوبڕووی بێتەوە نەیتوانیوە چارەسەری بکە ئێ باشە ینی حاڵەتی وا بینی مەسەلەن نەخۆشەکە ئەوە جارێ بەتەنیان نییە خەڵکی تریش وا لەوێن لەبەردەمی ئەو خەڵکایی کا بە مۆزوع و پێڵێ عیبەوە بووە ترسنۆکی یان ناوی عشیرەتەکەی هێنەوە عشیرەتی فلان کواوە ترسنۆکن یا خەڵکی فلانە شار کواوە ترسنۆکن یعنی ئەوانە بەڕاستی نابێت لەو شتە شخصیانە بدرێ ینی پێویستە نەخۆش کەوتی ڕەتیەکەمەوە بۆی ڕوونکەیتەوە ئەگەر فعلەن دەرزی بە پێویست دەزانی بۆی ڕوونکەوە ئەوە باشترە ئەوە وایە بەو شێوەیە وەکو خۆی بۆی ڕوونکەوە کاریگەری لەسەری چۆنە کە بۆت ڕوون کردەوە و هەر ڕەتی کردەوە مافی خۆیەتی ینی لێرە نەخۆش مافی سربەخۆیی هەیە و مافی بڕیاردانی هەیە ئەوە بەڕاستی یەکێکە لەو شتانی کە ڕەنگە نەخۆشەکە خۆشی نەیزانێ خۆشی هەست بەوە نەکاوە نەیبیست بێکە ئەوە مافی خۆیەتی ئەڵێ دکتۆروتی ناتەواوە بێ ئەوە بکات دەبێت لا بکبین بەڵام دەتوانی بڕیاری خۆی بدات باشە دکتۆرەوە کاریگەر ناکات چارەسەرەکەی با کاریگەریش بکاتەوە لەسەرتە بۆی ڕوونکەیتەوە خۆ نابێ زۆری لێ بکەی وەنیا ئەی تۆ ئەگەر ئەوە لەیورد ببینەوە لەوانەیە هەل بەبارە دەرونیەکە کە زۆری لێ بکرێ لەوانەیە ئەوەندە سوود لە دەرمانەکە وەرنەگرێ ئەو تەمان پێویستی بە توێژینەوەی بزانی تا چەند ئەو زۆر لێکردنیان ئەو بارە دەرونیی کە بۆی دروست دەبێت تا چەند کاریگەری هەیە ئەوە زیانی زیاتریان ئەوەی کە زۆری لێ بکەین ئەوە بێ پشت بە داتا بەستی نەبێت توێژینەوە بکەین بەڵام وەکو ئەگەر بۆی هەیە کە بەو بارە دەرونیی کە تووشیە بێ لە ئەنجامی ئەو فشار لێکردنە لەوانەیە ئەسان بەوە وای لێ بێ کە سوود لە دەرمانەکە و لە چارەسەرەکە وەرنەگرێ یعنی ئەو مافی خۆیەتی مەبەستم ئەمەسان شتێکی کە ئەوەیە کە ئەبێ شکۆی ئەو نەخۆشە بپارێزرێ یعنی نابێ مەسەلەن وەکو چۆنەڵی ئیهانە بکرێ نابێ بە شێوەیەکی وا قسەی لەگەڵ بکرێ کە یعنی بەڕاستی هەندێک دەستەواژە و هەندێک شت هەیە کە ئابیستین هەندێک لە پزیشکان بەداخەوە کە لە هاوپیشەکانی خۆمان بەرامبەر نەخۆش بەکاری هێنن یعنی مرۆڤ هەڕووی نایە باسی لە میدیا ڕووینە بیڵێ بڵێ فلانشتی وتووە یعنی بەڕاستی ئەوە نابێت ئەوانە هەڵەن ئەوانە شکاندنی ئەو بابەتەیە کە باسیەکەین شتێکی کە مەسەلەن ئەوەیە کە ڕاستگۆیی ئەبێشتەکەی وەکو خۆی بۆ باسکەی یعنی زۆر جارە بینی با بڵێن نەخۆشە پێویستی بە نەشتەرگەریەکە بەڵام ئەو نەشتەرگەریە بەو دەرەجەیە پێویست نییە وان نییە کە کاریگەری لەسەر ژیانی دروستکاری ئەو نەخۆشە یان وابێکە ئەگەر نەیکە مەترسیەکی وای لەسەر بێ بەو شێوەیە نییە پێویستە بۆ نەخۆشەکە ڕوون بکرێتەوە پێویستە ڕوونکرێتەوە مەس ئەبینی منداڵێکە لەو زەتێنی هەیە ئەمە زۆر جارە و حاڵەتە بینین ئەبینی چۆتە لای پزیشکێک یان چۆتە لای کەسێکی تر مەسەلەن کە لە بواری پزیشکی مەسەن کە خەڵگە بینێ لەیتر لە یاردەدەری پزیشکی بێ یان هەر یەکێک لەو بابەتانە ئەڵێەوە سەیری قورجی کردوتی ئەو منداڵە قورجی وێرانە بێ فەوری عملیات کرێ ئێدا هەموو کتێبەکانی بواری قورگلوت و گوێ سیرکە حاڵەتی فەوری نەشتەرگەری لەو زەتێنمان نییە نییە شتە
لای خەڵکەکەش زۆر ترساوە کە ئەو شتێکی زۆ باوە لای ئێمە ئەبینێ لەو کاتەیە لەوانەیە هەوکردنی هەیە ڕجبەیەکان نووساوە منداڵەکە پێی ئیزعاج بووە تای هەیە پێڵێ بە یعنی ئەبێ ئێستا بە فەوری ئەمەلات کرێ ئەوە بەڕاستی ئەو شتانە نابێت کاریگەری زۆر دەبێت زۆر خراپیە شتێکی کە مەسەلەن بیرمان نەچێ نهێنی بەڵێ ینی نەخۆش دەمویست ئێستا باز بکەم ئەو نهێنی نەخۆشەکە هەم لە ڕووی یاساییەوەش پەیوەندی هەیە دەتوانێت کە ئەسکاڵە تۆمار بکات یاخود هەر شتێک کە دەربچێت و هەم بۆ پزیشکەکەش لەوانەیە سزا بدرێت بەڵێ خۆ نەخۆشە هاتۆتە لای من حاڵەتێکی هەیە ئیتر هەر شتێک بێت کە حەلەوانەیە حەز نەکە باسی بکە بەتایبەت هێندێک شت هەیە لە بەتایبەتی لە کۆمەلگای خۆشمان ینی هەستیارترە لەوانەیە ئەو کەسە نەخۆشیش دەرونی هەبێ حەز نەکا خەڵک بزانێ لەوانەیە گرفتێکی هەبێ لە کۆندامی زاوزێ لەوەی بکە پەیوەندی بە ئەدای سێکسی ئەو بابەتانە هەیە هەندێک شتێ بەڕاستی لە کۆمەلگای خۆمان وەکو دەرەوە کراوە نییە بەعیبە سەیرەکرێ لەوانەیە ئەو کەسە زۆر پێی بشتێتەوە کە باس بکرێ ئێ باشە ئەو نەخۆشە کە هاتۆتە لای من بۆ چارەسەر هاتووە خۆ بۆ نەهاتوو من فەسحی بکەم یا من پەخشی بکەم بە خەڵکا بڵێ مەزانی فلانە کەس هاتە لام و حاڵەتی هەیە ئەوە بەڕاستی مافخورانی نەخۆشە لێرەیە باشە دکتۆر بابەتێکی تر باز بکەین بۆ نمونە بڵاوکردنەوەی چیرۆکی نەخۆش ئەو ئاساییە بۆ نمونە پزیشکی وەکو هوشیاری بۆ خەڵکەکان بڵاوکردنەوەی چیرۆکی نەخۆش بڵاو بکاتەوە ئەگەر شتێکی وایتیان نەبێ کە کاریگەری لەسەر و کەسە دروستکە ئاساییە بڵێ باشە بۆ نموناڵێ حاڵەتی وا هەیە حاڵەتی وامان بینیوە نەخۆش هەیە بەو شێوەیە بووە ئەکرێ بەڵێ کاتانی ناوی نەخۆش شتی تێدا ناوی نەهێنرێ وێنەی بڵاو نەکرێتەوە ئەو شتانە کاتێکە بێ کە ڕەزامەندی خۆی ئەگە ڕەزامەندی وەرگیرە ئاساییە بۆ نمونە کەسێک حەزەکات کە بڵێن باس بکرێ بۆی کە خەڵکی تر سوودی لێ وەرگێ زۆر باش ئەوە خۆی ڕەزامەندی داوە خۆی ئەڵێ من ڕازیم ئیمزای کردووە کە ئەڵێ بڵاوی بکەنەوە ئەوە ئاساییە لەو حاڵەتە بەڵام کەسێک کە خۆی بۆ شتە ڕازی نیە نابێت ناو وێنە ئەو شتانە بڵاوکرێتەوە یان تەفاسیلێکی وازاری وای ناوەکە ناوترێ بەڵام تەفاسیلەکە ئەوەندە بە وردی ئەوترێ یعنی پێویست بە ناوەکە ناکە ئەوەش تەبعاً نابێت دیسانەوە بێتە دکتۆر پرسیارێکی تر پێشەوەی نەخۆشکە بچێتە نەشتەرگەری کۆمەڵە وەرەقەیەک پێی پڕ ئەکرێتەوە یاخود لەوانەیە شتێکی بۆ بکرێت کۆمەڵە وەرەقەیەک کە تەوقیعی لەسەر دەکات یاخود ئیمزای لەسەر دەکات ئەوانە بۆ نەخۆشەکان ڕوون دەکرێتەوە پێش وەختە بۆ نمونەکە تۆ لە نەشتەرگەری ئەگەر ئەوە هەد لەسەر بێتن لەسەر دکتۆر نیە یاخود لەسەر نەخۆشخانەکە نیە ئەوە کێ بۆ نەخۆشەکە ڕوون دەکاتەوە یاخود تەنها ئیمزای لەسەر دەکات ئەگەر باسی واقعی خۆمان بکەین ناوەڵە بەداخەوە ڕوون ناکرێتەوە من نەمبینیوە ئەوەندەی ینی ڕەنگە شوێن هەبێ ئینسانە بەبێ ئینسافەوە بڵێ ڕەنگە شوێن هەبێت کە ئەوها بە جوانی بۆ نەخۆشی ڕوون بکەنەوە بەڵام ئەوەی کە من بینیومە نەمبینیوە تا ئێستا لە نەخۆشخانەیەک بێن یەک خاڵەکان پێشەوەی ئیمزای بکە چکە نەخۆش هەیە نەخوێندەوارە باشە دکتۆر چۆن ئیمزا دەکە بێ ئەوی بزانێت چ شتێکی لەسەر یاخود دوای شتێک ڕوویدا کێشەک ڕوویدا ئەو نەخۆشە فەقیرە هۆشیاری نییە کە بڵێ چۆن ئیمزا بکەم و بزانم ئەو خاڵانە چیە وەڵێ وتیان ئیمزایەک لێرە بکە و کردم تەواو هەر کێشەیەک دروست بێ خۆت تەوقیعت کردو تەوقیعی کردووە خۆت ئیمزات کردو ڕازی بووی دکتۆرەوەش پەیوەندی بە ئاکاری پزیشکیەوە نییە واللهی ئەوە لێرە بابەتەکە تێکەڵە یعنی پەیوەندیەکە چۆنە پێویستە خۆی ئەو کەسە یعنی ئەو شتەی بووە یعنی وەکچۆنەڵێ ئەو هۆشیاریەی هەبێ لە بابەتەکە بزانێ ئەگەر دوایی مەسەن هەستی بەوە کرد کە ئیستیغلال کراوە ئەگەر هەستی بەوە کرد کە بڵێ من نەمزانی و ئیمزای ئەوەیە من نەمزانی مەسەن تووشی نەزیفە بم تووشی ئەوم مشکلەیە بم بۆی هەیە تەنها لابردنی و گرێنە بێ بۆی هەیە گورچی لەم دەربهێنرێ بەڵام من ئەو شتیان پێنەوت بووم بۆی هەیە ئەو کاتە بەڵێ فعلەن کێشەی یاسایی گرفتی یاسایی بۆ ئەو کەسە دروست بێ کە ئەو ئیشەی کردووە باشە دکتۆر پرسیارێکی تر لەوانەیە چارەخوازێک پزیشکەکەی خۆی زۆر قەڵەباڵغ بێت شوێنە یادەکەی یاخود بە ئاسانی نەگات بە پزیشکەکە لە ڕۆی ژماری تەلەفۆنیەوە یاخود پرسیاری هەبێت نەتوانێت بە ئاسانی تێبگات ئەمە چۆن دەتوانین ئاسان بکەینەوە بۆ نەخۆشەکان بۆ ئەوەی ئاسان پێگەیشتن بیتن بۆ ئەوی بە پزیشکەکان بگات دەتوانین سوود لە تەکنۆلۆژیا وەربگرین یاخود بەشەکانی تر چۆن بتوانی نەخۆش بە ئاسانی بگاتە لای پزیشکی خۆی بۆ ناتەکنەلۆجیا وەکو ئەوەی کە لەم سەردەمە زۆر بەکاردێت چەند ساڵێکە زۆر بە بەربڵاوی لای خۆمان و هەر لە فراوانبوونیش و لە زیاتر بەکارهێنانە ئەکرێ بەکاربهێنرێ ئەکرێ بۆ نمونە ئەو نۆڕینگەیە پێیجێکی خۆی هەبێت یانیش ئەکاونتێکی هەبێت لە هەرێکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یانی ژمارە تەلەفۆنی بڵاو کرد بێتەوە یان کۆمەڵێک ڤیدیۆی مەسەلەن ڕوونکردنەوەی هەبێ کۆمەڵێک ڤیدیۆی فێرکاری هەبێ کۆمەڵێک شتی هەبێ لەوانەیە و پرسیارانە زۆر دووبارە ببنەوە یعنی لەوانەیە پرسیار هەیە زۆر دێتەوە بەردەمت ینی ئەکرێ
بۆ نمونە ڕێنمایی چێ بۆ ئەو نەخۆشەی کە نازووری بۆکرێ مثلەن بینینی کۆلۆنی بۆکرێ یانیش مەزهی گەدەی بۆکرێ ئەو حاڵەتە ئەکرێ چۆن ئەو نەخۆشە خۆی ئامادە بکەوانە مەسەن ڤیددیۆیەکی فێرکاری بۆ نەخۆشەکان بڵاو بکرێتەوە یانیش بە بڕۆژورێک بە هەر شێوازێک ئەمەش لە دکتۆر ئۆنلاینی ڕاوێژی بە خۆڕایی هەیە دەتوانێت نەخۆشەکە ڕاوێژ بکاتن و پزیشکەکە وەڵامی دەداتەوە ئەمە شەم دەتوانێت بەکاربین لە پسپۆرە جیاوازەکان. دکتۆر بابەتێکی تر ئەگەر بتوانین بە شێوەیەکی کورتی ئامۆژگاری نەخۆشەکان بکەین کە و هەم دکتۆرە بەڕێزەکانیش چۆن بتوانن مامەڵە لەگەڵ نەخۆش بکەن و نەخۆش چۆن بتوانێت مامەڵە لەگەڵیان بکات بە شێوەیەکی گشتی لەوای کە ڕۆژانە دەبینین. والله ئێمە بەپێی واقعەکە قسە بکەین ئەو ئاستە نزمەی هۆشیاریە کە هەمانە پێویستی بەوەیە یعنی تۆزێک گرنگی بەوە بدەین بایەخ بەوە بدەین کە لە تەندروستی خۆمان بزانین لەشتە سادەکان بزانین هیچ نەبێ ئەوەمان لەبیر بێ مەسەرەن وەکو خەڵک وەکو هاوڵاتی ئەوەی لەبیر بێ کە تۆ ئەو تەندروستیەوە ئەو جەستەیە مەسەرن کە ئەچیت و ئەو دەرمانەنە کە بەکاری هێنی شتێکی ئەوها سادە و ساکار نییە کە لە هەر شوێنێک و هەر کەسێک وەر قسەیە کرا باوەڕی پێ بکەیت وە هەر دەرمانێک هەر مادەیەک هەر نەشتەرگەریەک هەر تەداخولاتێک لەو جەستەیە کە لەوانەیە کاریگەری خراپ دروستکا بڵێ دەی بابیکەم ینی بەڕاستی پێویستە لەوە هەڵوەستەیەک بکەین هەموو مەرج نییە هەو شتێکە لەسەر دەوروبەرم کرایە لەسەر منیش بە هەمان شت بێت باشە من مەسەلەن نەخۆشێک هاتە لای من وتم نەشتەگەریت پێویستە بۆ یەکسەر عینی ڕۆژ بێ نەشتەگەری لای من بکە بۆ ناچێت ڕای دوو پزیشکی تر وەرگێ وانە دەنی هەندێک شت هەیە ئاسانە بەڵام وەکو چۆنەڵێ ینی وەکسۆنڵی خەڵک خۆی پێوە هیلاگ ناکە ئەگەر نابەڕاستی هەندێک شت هەیە ئاسانە نەشتەرگەری کە پێیانوتی ڕێی خەڵکی تر وەرگرە بڕۆ لەسەری بخوێنەوە بڕۆ هەندێک زانیاری کۆکەوە بزانە خەڵکی تر مەسەلەن لەکوێ کردویانە چۆن بووە تا چەند نەجاحەتی هێناوە دوای هەندێک بابەت هەیە بەڕاستی کە بۆ جوانکاری و بۆ کچۆنەڵی شتێکی ئەوە نییە کە ینی فعلەن ئەو نەخۆشە پێویستیەکی ڕاستەقینەی پێبێ ئەوانە زیاتر پێویستی بەوەیە خەڵک بیر بکاتەوە ینی بەو شێوەیە ڕووی تێ نەکات بەو شێوەیە بەکاری نەهێنێ لە هەر شوێنێک و نەشتەرگەریەکی کەش با بکەم و یەکێکی کەش با بکەم و دەی ئەم زارە گرفتێکەکەی بۆ دروست بووە با نەشتەرگەری سێم بکەم چاکیلایەنێکی دەرونی لێدێت طبعاً هەر بزەبت ئەوەیە هەر خۆی ئەوە بۆیە چاچیش نابێ و دڵیشی قەناعەت ناکە لەبەرەوەی گرفتەکەی بۆ نمونە لە لوتی نییە گرفتەکەی لە بیرکردنەوەیەتی هەتا بیرکردنەوەی چاک نەبێت دە نەشتەرگەریش بکە هەر چاک نابێت هەر دیسان ڕازینی ئەم زارە لێ ناوەڵە بۆ ئێرم بەرزە جارێککە لێ ناوەڵە بۆ ئێرم خوارە جارێککە سێری ئاوێ ناکە سێلفیەگرێ خۆی بەراورد دەکا بە خەڵکی تر ئەن ڕازی نابێ لەبەرەوە ئەگەڕینەوە سەر ئەو خاڵە هۆشیاری تەندروستی هۆشیاری یاسایی تا ڕادەیەک ئەوانە زۆر گرنگن خەڵکی خۆمان یعنی خۆ ئەکرێ هیچ هەریەکە لە ئێمە ئەکرێ ڕۆژانە 5 دقە بۆ ئەوە دانین ئەو شتانە بخوێنینەوە لەسەر بابەتێک و هەم ئەوانی کە لە بەشی تەندروستیش ئیش دەکەن ئەوەندەی بتوان هۆشیاریەکان بڵاو بکەنەوە یعنی ئێستا لێوان وەردەگرین بڵێ ڕاستە ئێماڵی 5 دقە مەسەن زۆر کەمەوە نیە ڕۆژانە 5 خولەک بەس دوای 6 مانجیکە ئاکا چەند گۆڕانکاریەک دروست دەکات دوای ساڵێککە دوای 2 ساڵیکە خۆوانە بێ ئەو کات و تەمەنە هەرە ڕوات بەڵام یعنی وا بکەین ئەم ڕۆمان لە دوێنێ باشتر بێ بە ڕاستی گرنگە بێگومان و دکتۆر بۆ پزیشکەکان یاخود بۆ داوینکەری خزمەتی تەندروستی چ ئامۆژگاریەکەت هەیە واللهی وەکو ئامۆژگاری ئەگەر یان وەکو پێشنیارێک با بڵێن چونکە من خۆم بە لەو ئاستە نەبینم کە بەرزتر بنا هاوپیشە یەکین هەمومان بێگومان دکتۆر بەڵام کە پسپۆرێکی خودی خۆتر بخۆت ئەو شتەی لێ شارەزای بەڵێ وەکو پێشنیار وەکو ببێرهێنانەوەیەک بۆ خۆم و بۆ هاوپیشەکان بۆ هەمووانی کە لە بواری پزیشکی تەندروستی نەخۆش ئەمانەتێکی گەورەیە کە خەڵک ڕووە کاتە ئێمە پێویستە بەڕاستی ئەمانەتە بپارێزین پێویستە مادە وامان لێ نەکا شتەکانی تر نەبینین ئەو پەیامە گەورەی ئینسانیەتە و ئەو بەخشینە چکە خۆ بەخشین هەر مادە نییە ینی لەوانەیە من هەندێک کات بە نەخۆشێک ببەخشم بڕوا بکە ئەو ئارامیەی کە دوای ئەوە بۆم دێت و هەروەها ئەو خێر و بەرەکەتەی کە لە ئەنجامی ئەوە دوایی بۆ مەگەڕێتەوە چکە لە کوردەواری خۆمان لێ چی بچێنی ئەوە ئادوریتەوە بەڕاستی ئەوانە ڕاستن ئەو قسانە ڕاستن لە نیوکتۆنەڵی لە خۆ نەوتراون ئەگەر خەڵک ئیستیغلالکەین و بمانەوێ خەڵک وەک چۆنەڵی لەسەر بەرژەوەندی خەڵک خۆمان دەوڵەمەندکەین بەڕاستی خۆشمان لە کۆتاییە زەرمەند دەبین ئەگەر بە پێچەوانەوە بین ئەوە بەڕاستی باشترەوە هەر پێویستە ینی پەیامی پزیشکی ئەوەی لە چاوەڕێیەکرێ ئەوە لایەنە ڕاستەکەیە یەک شتیش ئیزافە بکەم هەر لەسەر ئەو خاڵە یەکێک لە بنەماکانی
سەرکەوتن بە پێی ئەوەی کە نووسەرێکمان هەیە بە ناوی ستیڤن کۆڤی ستیڤن ئارکۆڤی کە یەک لەو خوانەی کە بۆی کەسانی سەرکەوتوو بن ئەوەیە کە ئەڵێ وا بکەی وابیر بکەیتەوە کە وین وین واتە من براوە بم بەرامبەرەکەشم براوە نەک وین لۆس ئەوەیە کە من بۆ نمونە مادەم دەستکەوێ بەڵام بەرامبەرەکەم زەرر بکات کە نەخۆشێکی فەقیرە زەرر بکات لە هەمان کاتیشە ناڵی خۆت با بدۆڕێنی ئەو بۆی ئەو قازانج بکە وا بکەی هەموو براوە بین ئەوە ڕێ ڕاستەکە ئەوەیە و ئەوەش ئەکرێ کە من بەرژەوەندی نەخۆشم ڕەچاو کرد ئەکرێ سەیری بەرژەوەندی خۆشم بکەم خۆش مافی خۆمە لەسەر حسابی بەرامبەر لەوانەیە هەر نەخۆشێک چارەسەر دەکەی خۆ شتێکی زۆر کەم بۆ بکەیت چەند جار دوعات لە بۆ دەکات چەند جار ئەوە لە پێش چاویان بێت دکتۆر کاتەکە بەشی ئەوەندەی کرد باسی ئەو شتانە بکەین هیوادارم خەڵک سوودی پێوەگەیشت بێت و زیاتر شارزای ئەم بابەتە بن دەتوان هەر پرسیارێکتان هەبوو لە بەشی ڕاوژی دکتۆر ئۆنلاین پرسیارەکانتان بکەن و پزیشکان وەڵامتان دەدەنەوە تاوەکو بەرنامەیەکی تر بە دیداتان شاد دەبینەوە خواتان لەگەڵ